کاک شۆڕش سەرەتا زۆر سپاسە دەکەم بۆ ئامادەبوونت بۆ ئەم دیمانە کورتەیە. ئیتالیا یەکێکە لەو وڵاتانەی کە زیانێکی زۆری پێگەیشتووە بەوەی ڤایرۆسی کۆرۆناوە. بۆ لەناو هەموو وڵاتانی ئەوروپادا ئیتالیا لە هەمویان زیاتر هەر تەنها پەیوەندی بە مەسەلەی گەشتیاریەوە هەیە لە ئیتالیا یاخو پەیوەندی بە سیستمی تەندروستی وڵاتەکەەوە هەیە. ڕۆژ باش کاک بەڵێن سپاس بۆ ئێوە ئەوەی ڕاستی بێ کەمتەرخەمی کرا لەلایەن حکوومەتی ئیتالیاوە لە مانجی کانونی دووەم لە کۆتایی مانجی کانونی دووەم 3 کەس تووشی ئەو ڤایرۆسە ببوون لە ڕۆما لە خستەخانەیەک کۆنتترۆلەکران بەڵام بەداخەوە چێ ململانەی حیزبی کە ئەوەشان هۆکارێک بوو لە دوا خستنی ئەو کێشەیە کە دواییش پاش 2 هەفتە مەسەلەکە وەکەڵێن تەقیەوە حکوومەت و وەزارەتی تەندروستی و نەخۆشخانەکان خۆیان ئامادە نەکرد بوو بەڕاستی. دوایش بە شێوەیەک تەقیەوە کە بوو بە کارەسات بەتایبەتیش لە 3 هەرێمی کە ئەتوانم بڵێم بربڕەی پشتی ئابووری ئیتالیان ئەوانیش لە هەرێمی لۆمباردیا کە میلانۆ پایتەختێتی و هەرێمی ڤێنێتۆ ڤێنێسیا پایتەختێتی و هەرێمی ئیمیلە ڕۆمانیا بۆلۆنیا پایتەختێتی ئەم ناوچانش بە ناوچەی سۆر لە قەڵەم دران. بەڵێ کاک شۆڕش میدیای ئیتالیا گلەیەکی زۆر بەتایبەتی لە گەورە بەرپرسانی تەندروستی ئەو وڵاتە دەکەن و تەنانەت هەندێک لە میدیاکان ئاماژە بەوە دەکەن کە دەشێت سیستمی تەندروستی لە ئیتالیا هەرس بێنێ. جەنابەت هاوڕای لەگەڵ ئەو بۆچوونانەدا؟ بەڵێ بەداخەوە ئیتالیا خۆی لە خۆیدا لە جیاوازیەکی زۆر هەیە کاک بڵێن لە نێوان باکوور و باشوور. باکوور وەکو عەرزم کردن بربڕەی پشتی ئابووری ئیتالیا بەڵام باشوورەکەی چ لەبەر بوونی ئەو عسابەی مافیا و چەند عسابەیەکی تر و سیستەمی تەندروستیان ئەتوانم بڵێم ئەو وڵاتانەی کە ئەوان بە جیهانی سێم ناوی ئەبەن زۆر باشتر بێ لە ئەوان. ئەوەش ئەگەرێتەوە بۆ سەر خودی حکوومەتی ئیتالی ئێستا ئەو حکوومەتی کە کاری بەدەستیشە ئەتوانم بڵێم حکوومەتێکی تەکنۆکراتە چونکە حیزبەکان ئینتیخابیان نەکردووە و هەڵیان نەبژاردووە بۆیە ئێستاش ململانەی نێوان ئۆپۆزیسیۆن و ئەو دوو حیزبەی کە لە حکوومەتدان هەیە. هەندێک لە سەرچاوە هەواڵیەکان ئاماژە بەوە دەکە کە جیاوازیەکی زۆر دەکرێت بەتایبەتی لە ئیتالیا سەبارەت بە چۆنیەتی چارەسەرکردنی تەندروستی بۆ ئەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و وەکو دەگوترێت بە پێی تەمەن جیاکراونەتەوە ئەوەی تەمەنی لەسەر و 60 ساڵەوە بێ چارەسەریەکی ئۆتۆی بۆ ناکەن وایە با بڵێم بایەخێکی ئۆتۆی پێنادەن. کاک شۆڕژ وایە؟ بەڵێ ئەتوانم بڵێم شتێکەیە کاک بەڵێن ئەمە عەرزتان کەم ئەویشەوەیە ئیتالیا وڵاتێکە کە بە ساڵە چوان بە ڕێژەیەکی زۆر ینی نزیکەی کە بەپێی ئاماری حکوومەت و دەستگای ئاماریەکان لە 170 ئیتالیا لە سەرەوەی 70 ساڵە. بێگومان ئەمانە ئەگەر نەخۆشی تریشیان هەبێ بەتایبەتی نەخۆشی شەکرە و نەخۆشی دڵ زیاتر بڵین بۆیان هەیە تووشی ئەو ڤایرۆسە ببن. ئەوانەی کە جانیشان لە دەستداوە من دوا ئامار عەرزی جەنابەت و بیسەران و بینەرانەکەم کە ڕێژەی توشبووان لە ئیتالیا گەیشتە لە 30,000 تێپەڕی مردوانیش لە 3,000 بەڵام هیوایەکی بچووک هەیە لەو 30,000 کەسە 4,085 کەس چابوونەتەوە. ئێستا لە ئیتالیا دەرمانێک بەکاردێنن کە دەرمانێکە کە بەکارێ هێنرا بۆ ڕۆماتیزم ئەوە ئێستا لێرە بەکاریە هێن و لەسەر ئەو کەسانێک کە چابوونەتەوە بۆ ئەوان باش بووە
بەردەوامیشە بن لە دۆزینەوەی چارەسەرێک بۆ ڤایرۆسە. کاک شۆڕژێکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بگاتە هەر جێیەک جیاوازیەک دروست دەکا وەکو بڵێ لە سەروەختی پێش کۆرۆنا و سەروەختی پاش کۆرۆنا بۆ سەروەختی پاش کۆرۆنا لە ئیتالیا هەست دەکەی هیچ جیاوازیەک دروستکە؟ بەڵێ بێشک کاک بڵێن جاری پێش هەموو شتێک کاریگەریەکی زۆری لەسەر باری ئابووری ئیتالیا کردووە و بەجێشی دێڵێ تەنانەت لەم هەفتەیە زیاتر لە چەندین کۆمپانیای بچووک و گەورە خەڵکەکەیان ناردۆتەوە ماڵەوە و هەمان بێ موچە ماونەتەوە. ئەوە خۆی لە خۆیدا کارێکی زۆر نێگەتیڤ و نەرێنیە بۆ سەر ئابووری ئەو وڵاتە. لە بیریشی نەکەین ئیتالیا یەکێک بوو لە یەکێکە لە 6 وڵاتە زرهێزەکانی جیهان لە ڕووی پیشسازیەوە. ئەو ڤایرۆسە وای کردووە کە بەڕاستی چۆچی بە ئیتالیا داگرتووە و بۆتە کارەساتێکی گەورە. جا ئەبێ لە ئێستاوە خۆیان ئامادەکەن بۆ دوای ڤایرۆسەکە، ئەگەرنا بەڕاستی ئیتالیا تووشی کێشەیەکی ئابووری زۆرە بێ و ویستم ئاماژەش بە شتێکی تر بکەم کاک بەڵێن بۆ بینەران ئەوەیە کە یەکێتی ئەوروپا ئەیتوانی لە کات و ساتێکی ئاوا سەخت و دا یەکێتی خۆی بنوێنێ کەچی بەداخەوە سنوورەکانی خۆیان داخست لەگەڵ ئیتالیا و ئەسەن پێشەوەی ئیتالیا بکەوێتە ئەم کارەساتە زۆر گاڵتەیان بە ئیتالیا کرد و کەچی ئێستا خۆیان توش بوون و ئێستا لەگەڵ ئەوەی ڕێکەوتنامەی شەنگن سنوورەکانی خۆیان داخستووە. ئەوەش خۆی لە خۆیدا ئەوە ئاگرێتەوە کە ئەو یەکێتی کە ئێمە بڕۆمان پێ هەبوو یەکێتە نییە بەداخەوە. کاک شۆڕژ زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس بۆ ئێوە کاک بڵێ.